جنک جهاتی لواجار سلیمانی یه باشوری کردستانی به وکرنا خوارنگه که حول ده در فتا کارش بو چند جنین دنجی با آفرینه و دبیجک او بکار خواه پردل خوشه و افکار آرامیه ددوی. نوچکانا ما بهار عبدالکریم ددما کارکرنا وان جنان در راپورک آماده کریه ام به هفره تماشا بکن. خوارنگهکه کو افجارا یکمه همو کارمندین وی جنن کارتی ددکن و لناوا بازاری بریوه دبن. روپاک خودی خوارنگهیه و تاوی هر دو کچین خواه و بوکا خواه اف در آوا کریه و در فتا کارش بو چند جنین دنشی آفراندیه. خۆم سەرپەرشتیارم و هی خۆمە و لەگەڵ خێزانەکەم پێگاتوە لە دوو کچ و بووکەکەم هاوکارمن لەگەڵ چەند کارمەندێکی دیکەشە زۆر دڵخۆشم لەبەرەوەی کە من یەکەم شت خێزانەکەی خۆم کۆ کردووەتەوانێ لەبەرەوەی کە خوێندنیان تەواو کردووە کچەکانم هەندێکیان بووکەکەم خوێندنی تەواو کردووە قانونی تەواو کردو کچەکەم مهندیسە بەڵام خۆ دەزانی لە ئێستا هەلی کار نییە دانا مزرێن بۆیە کە ئەمە وەکو هەلی کارێکیش و هەموو خێزانێکیش توانی ومانێمە خزمەت بم میلەتی خۆمان بکەین. او دبیجه کو او سری سبهی پرزوتین سرکار خوارنان آماده دکن و جهین جهیرن مشتریین وان این تایبت هنه و جبو خوارنه تین جموان ام ایشوم لگل دایک ما هاوکارم سرپرشتی و ایشی کاشریه که بو کم حساباتم بو مشانازی تر بو لگل دایک ما ایش بکم و هاوکاری بم سرسوچه کی لگل ها بکرم لو بیم باشتر وگلوی چاوری دستی حکومت بکم و چاوری دامزراندن بکم لیان یک جکت جنوی جمره قالاوی کی کر کو او پر کیف خوشه گو لگل دیا خو کار دکه و آلیکایا وی دکه هرچندی گو خوندنا خو قدان دیه جی لینه هاتیه دامزراندن. دناوا وی خوارنگهی ده همو جنان ارکین گران گرتن سرملی خواه و کار دکن. هروها خلقه کی زیده دستخوشی لوان دکه. مینا کو شانیار که چا بچوک آخودی وی خوارنگهی دبیجه کو امشانازی بخودکن. عالم کلم شونا ایشکم به تایبەتی دەست خۆشێکی زۆریشمان لێکرێ هەم لە هاوڕەکانمەوە هەم لە خێزانەکەمەوە بە تایبەتی خۆم ئەم ئیشەم نازانیم تەمەنێکی بچووکمە بوو هاتمە ئێرە بە پشتمان بە کەس نەبەست کە ئێرەمان کردەوە هەر دایکم بوو ئاین دایکم پاڵپشتێکی زۆری کردین کە لەم ئیشەیە خۆم بچووکم نەمەزاین دایکم بوو. خون و خیالی هر یک جوان جنان اوه کو آبوریا خویا خو سر پیش بخن مزن بکن و بکن چافکانیا دابین کرن آجیانا خو هر و ها به پیش روژی ده کاربن هجماره کدن آجنان جی لجم خو بدن کار کرن.